دەنگەژێکانی جوان بێژانە سڵاو خۆشەویستانم هەنێکتان لە مێژە نامەتان ناردووە کە داوای سۆڵفێجەکەن بەپێی کات کە کاتم هەبووە توانیم چەند ڤیدیۆیەک دروستکەم. یەکێک لەو ڤیدیۆیانە ئێستا کە زۆر هاوکاری قورگ و هاوکاری دەمولێ و هاوکاری ئەو ئەکا پێشووی چیتە سەر ستەیج یاخود پێش گۆرانی وتن ئەمانە زۆر گرنگن و زۆرێک لە ڕاهێنانی تری قورگم داناوە لە یوتیوبە ئەتوانن ئەوەش سیرکەن. هیوادارم بتوانن سوودی لێوەرگرن. ئێستا ئێمە ئەمە پەیژەیەک بە کرۆماتی گەڕۆین، تۆ تەنها لە دوایەوە ئەیڵێیتەوە. اینجا ئەمە بەس تەنها سێ تۆنە. ئەتوانی لە سەرەتاوە کە دەست پێکەی وردە وردە بەرزە بێتەوە بە ئی یان بە می یاخود بە یو یان بە ئا یان بە ئۆ بیڵێ. پاشان ئەمە ئەتوانین بکەین بە وەکو گۆرانیەک بێڵێن. دەنگەژێکانی جوان بێژانە
نەخشیەکانی جوان بێژەنا هیوادارم بە سوود بێ سووتان لێ وەرگرت بێ بە ئومێدم ئەوەشی پرسیاری کردویان نامی نردووە هیوادارم لە کاتێکی ترە لە ئایندەیە بتوانم وەڵامی پرسیارەکانتان بمەوە زۆر سپاس بۆ ئێوەش ئەگەر زانیت ڤیدیۆکە بە سوودە تکایە سەبسکرایبی چەناڵەکەم کەن و نیشانی هاوڕێکانی تیبە با ئەوانی تریش سوودی لێ وەربگرن کاتێکی خۆش